وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، باشترين كلام برایانی ئازیز و خوشکانی بەڕێز كلامي خواي پروردگارك لقرآني في روزا أي فرمي وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم وخرابترين ريقا والريباز أو ريقا والريبازانا يكبيت شواني ريبازكي خواو بيغمركي صلى الله عليه وسلم وهر لا دانيك لو الريباز مباركة نقبتي وسر ليشوانه وسر قردانية قرب سرية براسي أو كسانيك لادن يان بيت شواني أو الريباز بن براسي هر لدنيا زليل ولا روجي قيامتي سر شورن خوشوي سكانم مسلمان بالرزكان. إما باسي أوشتانا مان كرد كأبنا مايي أوي دلكان مان بفوتينن أوشتاني كأبنا مايي أوي دلكان مان للربازي خواو بيغمركي خوا صلى الله عليه وسلم لادن. يكيك لوانيش كأمرو لخزمتانا باسيكين دانشتنا يان هاوريتي كردنا لقل خلقاني خرابها هاوريتي كردنا ودانشتن لقل خلقاني خرابها أبنا مايي أوي كوا دلكان مانويران بكا أبنا ماي أوي كوا دلكان من للربازي خواي پروردگار لا بدا خواي پروردگار لقرآني بيروزا لسورة الفرقان أفرمي ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ليتني يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. خواهي پروردگار أفرمي للروشي قيامتها خلقان يكن كظلميان لنفسي خوان كردوا وظلمشان لخلقي كردوا للروشي قيامتها هردو دستي خوان أقازن ألين خوزقاي ريبازي في غمرمان صلى الله عليه وسلم بقراية بر شوني الربازي في غمري خواب كوتاين صلى الله عليه وسلم ويل نكبتي بو إيما بدبختي قرب سري بو إيما كوافلان كسمان كردا دوستو خوش ويسمان سيد كان بريزان أواني كظلميان لخويان كردو شوني الربازي كي تركوتون لو روجة زور بشيمانن هردو دستي خويان أقازن ألين خوزگایە فلانە کەس و فلانە هاوڕێ و ئەومان نەکردایە بە هاوڕێی خۆمان و شوێنی پێغەمبەری خوا بکەوتایە صلی الله عليه وسلم. فلانە کەس بوو کەوا بۆ سەبەب ئەوەی کەوا ئێمە لە ذکری خوا لا بدەین ئێمە یادی خوامان لەبیر بچێتەوە و شەیطانیش بە تەئکید بەڕێزان لەو لەحەزاتانە نایە بڵێ من بوومە السەبەب. يعني طبعا الشيطان كان انسجن هلا ابليس وحتى اجاتا حمو او شيطانانيك لمروفيشن كهيانا كاركانيان هيجي كم نيلا كاري ابليس دوستي ابليس ابن ما يسر قرداني وسر يشواني خلقي للرجي قيامتها ناين بلين ايما لجاتي او چونك ايما بوين سببي او سر قردان به وكان الشيطان للإنسان خذولا. سبحان الله لو رجيشة سرشور مانكن وبش مان ليكا بويا برزان آمان هاوري خرا جاري وهي خلقان يكن ألين ما موسى إيما هاوري خراب مان نية أي بس هاوري باشي شتنية كسي أيوت ما موسى من لأنه كان ما زور سارد وسرم ويكسري شوتي ماموسا من
هاوڕێی خراپیشم نییە بۆ ئاگاداری، بەڵام هاوڕێی باشیشی نییە. بەڵام هاوڕێی باشی هەبێ، ئەگەر هاوڕێی باشی هەبێ ئەیهێنێ بۆ مزگەوت، نوێژەکانی ئەخاتۆ بیر، خوای ئەخاتۆ بیر. لەوانەیە ئەو وابزانێ هاوڕێکانی خراپ نین، ئەوانەی هاوڕێ ئەون بە تەکید مادام خوای ناخەنەوە بیر، مادام ڕێگای خوای پێ پیشان نادەن، مادام نوێژەکانی بیر ناخەنەوە، معنای وایە هاوڕێکانی خراپن. با عەرەق خۆریش نەبن، با سەرسەریش نەبن، با کوڕی سەر جەعدەش نەبن، بەڵام هیچ فەرقیان نییە. لەگەڵ یا دۆم نەئەکەن، ناڵێن کاتی نوێژەکانە، لەگەڵ یا سەمەر و شەو ئەبەنە سەر حەتا بەیانی لەناو ئەو پارکە و لەناو ئەو کافەتریایە و خوای ناخەنەوە بیر. طبعا سادة بن. ويا في غمري خوش اسمان صلى الله عليه وسلم أفرمي المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالف. حمو كسيك لسر ديني برادر كيتي ديبا هل يكيك ليو بزاني كي كاتب برادر يخوي زور قرنجا برزان زور قرنجا بزاني كي أكيت برادر يخوي كسيك بي ريخوات بي بشاندا كسيك بي دور قاتل الريخ رابا زور گرنگە خەڵکێکی زۆر ئەمڕۆ گۆمڕابوون. واللهی بەڕێزان، واللهی هاوڕێتی کردنی هەر کەسێک لەوانەیە لە سەرەتاوە وەکو ئەوت پێنەیە، بەڵام ماوەیەک دوای ئەو ساسەیرەکەی بزڵت وەک ئەوت پێ هاتووە. ئەخلاقی ئەو وەرەگری. بۆیە پێشینانمان فەرمویانە دووگا لە دۆڵێکا بێ ناچنە پێستیەک. ئەگەر ئەم ڕەش بێ ئەو سپی بێ خۆ ئەم هەرگیان نابنە ڕەشیان هەرگیان نابنە سپی، بەڵام ئەچنە خووی یەک، ئەخلاقی یەکتری وەرەگرن، ڕەوشتی یەکتری وەرەگرن. لەمەوە وەری گردووە پێشینانی کورد کەوا وایان فەرمووە. بۆیە ئامان بە ئاگامان لە خۆمان بێ و وریای خۆمان بین. بەڕاستی ئەگەر وریای خۆمان نەبین کاتێک ئەزانی دڵەکانمان لە دەست دەرچووە. داواکارم لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدا، دامەزراومان بکە. یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت لە هاوڕێی خراپ بە دوورمان بگرە، یا ڕەبی لە خەڵکی خراپ بە دوورمان بگرە، یا ڕەبی خوایە دامەزراومان بکە لەسەر ڕێگا ڕاستەقینەکە، لسر ريقاكي خوا وبيغمري خوا صلى الله عليه وسلم، لسر أو ريقايك أخواي تعالى أفرمي وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. لسر أو ريقايك بيغمري خوا شايسمان صلى الله عليه وسلم خطيكي كيشا فرمي أمر ريقا راستك إخواي پروردگارا كبريتي لقرآن والسنة كاني بيغمري خوا صلى الله عليه وسلم باشان بملا ومولايا چن ريقايك اللي جاكر دو فرمي أمر ريقا لاركانا لسر هر رێگایەک لەم رێگایانە شەیطانێک هەیە خەڵکی بانگەکا بۆی و ئەی رازێنێتەوە ئامان ئاگاتان لە خۆتان بێ. جاری وا هەیە بەناو دینەوە ئەتخەڵەتێنن، جاری وا هەیە بەناو دینەوە ئەخەڵەتێن. خەڵکانێکی ئەڵێ ئێمە شوێنی قورئان کەوتی، ئێمە قورئان ئەگرینە بەر، قورئان تەواوە، بەس حەدیسەکانی پێغەمبەر وەرناگری. واللهی ئەوە خەتەرترین گۆمڕابوونە، واللهی ئەوە ڕێک پێچەوانەی دینەکەی خوا و پێغەمبەری خوایە. چونکە تۆ قورئانت وەرنەگرت یعنی حەدیست وەرنەگرت یعنی پشتت لە قورئان کردووە. تو که حدیثی پیغمبر ورنگری که سنتی پیغمبر ورنگری که سیرتی پیغمبری خوا و جیان نامی پیغمبری خوا ورنگری معناه ریک عکسیت کردوتەوە. خوای تعالی لقرآن پیروز افرمه قل ان كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ای پیغمبری خوا لسورة آل عمران افرمه ای پیغمبری خوا بیان بڵێ ئەگەر ئەوان خوایان خۆشەوێ ڕاستەکەم با شوێنی پێغەمبەر بکەون صلى الله عليه وسلم تا خوا خۆشیانی بوێ. وهروها پیغمبری خوشویسمانیش صلى الله عليه وسلم كخوای تعالى افرمي اطيعوا الله واطيعوا الرسول بقصي خوا بكن وبقصي پیغمبری خوا بكن صلى الله عليه وسلم. وهر پیغمبری خوا يا صلى الله عليه وسلم كخوای تعالى درباري افرمي وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. اوي پیغمبری خوا امری پێ کردن جێبەجێ کردن، اوي پیغمبری خوا نهی لێ کردن دووری لێ بگرن. وهروها درباري پیغمبری خوا صلى الله عليه وسلم خوای تعالى افرمي ئێمە پێغەمبەرمان ناردووە، ئێمە تۆمان ناردووە، ئەم قورئانەمان لەگەڵتا ناردووە ئەنزەلنا ئیلەیکە الذیکرە لیتوبەینە للناس ما نزل ئیلەیهم. تا بۆیان ڕوونکەیتەوە. تو ئەگەر بڵێ من شوێنی سنەتی پێغەمبەر ناکەوم، ئەمە لادان نییە لەو هەموو ئاەتە. واللهی لە دەیەها و سەدەها بەڵگەی تریش تۆ لادداوە. ئەگەر سنەتی پێغەمبەر نەبێت تو چۆن نوێژەکەی؟ وەلەو ئەوان ئەڵێن نوێژکردن ئەوەیە کە تۆ پەیوەندی لەگەڵ خەڵکا ببەسی، ئەڵێنەوە نوێژکردنە تو سەی ئەم گومڕاییەکە نوێژ نییە پێنج فەرزە، ئەوەیە کە تۆ لەگەڵ خەڵکا پەیوەندیت هەبێت. و دەیەها شتی تر، دەیەها ڕێگای تر هەیە بەڕێزان کە هەر یەکێ شەیتانێک ها لەسەری خەڵکی بانگەکە بۆ ئەم ڕێگا گومڕایانە بەڕاستی نەکبەتیە. داواکەرم خوای تعالی لەو ڕێگایانەمان بە دوور بگرێ و لە ڕێگا ڕاستەکە لا نەدەین.
یا ربی خوای اصلاحی حەڵمان بکەی لە مردوەکانمان خۆش ببی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوایە خەڵکانی داوای دوعای خێریان لێکردین خوایە شیفای نەخۆشەکانیان بدەی یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خەڵکانێکن کێشە و مەشاکلیان هەیە داوای دوعای خێریان لە ئێوە کردووە خوا دوعای خێران بۆ بکەن با هەمومان پێکە بڵێن یا ربی خوایە کێشەکانیان چارەسەر بکەی یا ربی خوایە ڕەحمیان پێ بکەی یا ربی خوایە ئەوەی حەزیان لێتی بۆیان جێبەجێ بکەی خێری دین و دنیای تێ بکەی بۆیان یا ربی خوایە کوردستان لە بەڵاو موسیبەت بەدوور بگری یا ربی خوایە لە دوژمنی و لە ناحەزان بەدوورمان بگری یا ربی خوایە ئەوە تا دوژمنان بۆیان بکرێ ڕووناکیمان لێ ئەکەن بە تاریکی ئەوە تا بەچای خۆتان ئەیبینن ئەوەی نەشیە حەزەکەن بەم ملەتە بیکەن لە جیاتی ئەوەی موچەکانمان بۆ بنێرن ئەوە تا کارەباکەشمان لێ بڕن بۆیان بکرێ ژیانمانیش تاریکەکەن والله ئێمە دۆستمان نییە ئەگەر ملەتی کورد خۆی فریای خۆی نەکەوێت دۆستمان نییە ئێمە حتا دۆستەکانیشمان ملەتەکەی خۆشمان خەریکە خۆمان دژی خۆمان ئەوێسینەوە بۆیە دوژمنیش ئاوا لەو بینەوە ئەخزێتە ناومان و ئاوامان پێکە و خراپتریشمان پێکە یا ربی خوایە ریزەکانمان بکەی بەیەک یا ربی خوایە لە دوژمنی خراپەکار و زاڵم بەدوورمان بگری یا رب العالمین یا ربی خوایە کوردستان و هەموو وڵاتانی ئیسلامیش لە خراپە و خراپەکاری بەدوور بگری لە ژێر ئاڵای محەممەد المستەفایە حەشرمان بکەی ئامین ئامین آمين آمين والحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برا عزيز كان لقرنترين أو رقاني كدلي إنسان زندو أكاتوا ودل كان من ميلو شاكد يعني رسول الله صلى الله عليه وسلم رين ما يمانك أيش آمادبون لقل جنازة نيوشكردن لسري وباشان چون لقل يا بو قبرسان پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم أفرمي كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة فإنها تزهد في الدنيا وتذكركم الآخرة أو تذكر الآخرة طبعا بچەند روايات هاتو أواني کە باسم کرد هەمووی رواياتەکان جۆری رواياتەکان پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم سەرەتا قەدەغەی کرد کەوا خەڵک بچێ بە قەبرستان إلا مەگەر مردوویەک بنێژن و تەواو چونکە خەڵک هەبوو بەڕاستی لەو کاتە لەوانەیە لەسەر قەبرستان گوناحی بکردایە لەوانەیە خەڵکەیە بچێ لە قەبرستان داوا لە قەبر بکە و ئیسەیش هەیە حەت ئیسەیش خەڵکەیە ئەڕاتە لای قەبرێک ئەوەندە ئەلاوکێتەوە ئەگریێت و داوا لەو قەبرەکە نعوذ بالله داوا لەخوا ناکە زۆرە براینا بە چاوی خۆمان ئەیبینین بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرەتا قەدەغەی کرد دوای ئەوەی کە ئیمان لە دڵی مسلمانانە دامەزرا توحید و یەکخواناسی دامەزرا خەڵک بە جوانی پەروەردگاری خۆیانیان ناسی وەزانیان ئەو قەبرە هیچی پێ ناکرێت لە بەرامبەری خوای پەروەردگار تۆ کە خوایەک هەیە ڕاستە و خۆ توانی داوای لێ بکەی من بۆ داوا لە قەبر بکەم حتا خەڵکانێک ئەڵێن ئێمە داوا لەو قەبرە ئەکەین تا ئەو لە خواوە نزیکمان کاتەوە یان ئەڵێن خوایە لەبەر خاتری ئەم قەبرە ئەومان بۆ بکە پێویست ناکات خوای تعالی فەرمی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني هیچ واستەیەکی دانەناوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەمەی لە دڵی خەڵکات چەسپان فەرمووی ئێستا بچن سەردانی قەبرستان بکەن چونکە بە سەردانی قەبرستان دڵتان نەرمە بێتەوە دنیاتان لەبەر چاو ئەکەوێ کاتی ئەبینی سەیرەکەی گەورەی خەڵکەکان ڕئیس عەشرەتەکان پیا و معقولەکان بەڵکو سەرکردەکان ئەبینی ئەمە شوێنەکەیانە لە ڕۆژی ئەوەنە ساڵی ئەوەنە لەدایک بوون ئەوەنە مردوونەوە 40 ساڵ 50 ساڵ تەمەنی کرد ئەوە منیش خۆی 40 ساڵم 50 ساڵم ئەی هەیە 20 ساڵ ژیاوە مردووە ئەی خۆ منیش ئێستا تەمەنم 20 ساڵە ئەی کێ ئەڵێ منیش نابن لەوانەیە کە ئەمرێت لەحەزاتە عمری تۆ لەحەزاتە چرکەیە یعنی لەوانەیە یەک هەناست مابێ دائما ئەمە بێ لە پێش چاوی خۆت کاتی ئەچیتە سەر قەبرستانیش ئەبینی ئەمە کوا موڵکەکەیان کوا دەسڵاتەکەیان کوا مەنسەبەکەیان کوا خەڵکی هەل لە ئیسەوە خەمی ساڵێکی ترێتی یعنی ئەوەنەی هەیە بەشی ساڵێک ئەگەر بە ئیسراحەتیش بیخوا ئەگینا لە ڕاستیە حەسابی کە خواردنی خۆت حەساب کە خواردنت هەل لە ئینسان بە ئارد و نان ئەژێ یعنی بە نان و ئاو عەفوەن ئینسان بە نان و ئاو ئەژێ ئێدە بێری لێ بکەرە تۆ تا چەندێکی تر نان و ئاوت هەیە بەس نان و ئاو ئیتر بۆ ئەوەنە خەمتە بۆ ئەوەنە هەڵپەتە بۆ ئەوەنە چاوت چۆم دەست بۆ حەرام ئەبەی
أنا بمشي وبيركيتوا براسي ضلت أقوري كاتي أبيني خلكانك تمني أو فري أواني كبردون لقبر سامن تمنيان هفتا عشتا دق منيان هي لصد قبرا دو قبر نابيني لا هشتا كل يتسر بلكو زوري نقن جانن هابزنم أو كاتتو إتر بقنجيتي خوت مغرور نابي بلاش صاغي خوت مغرور نابي خلق من بيني رويش سرداني كسيكي كرت دكتور بيوتو أما أمري بلام أو كسا دواي أوال لدوزارو هفده والله ألا يا دانش لخطبة جمعية ألا يا لو الركنة دانش لسر كرسيك شو سرداني نخوش يكي كرت لكاتي درچونا وتي والله زور جيبه زيه براسي زوري نما أمبياوا أو بياوا إسا أجير وبدواي حيوان الراعكة كأيك ماني في درابو بلام أبي تريان كلا شيء صاغبو لكتو بريكا وفاتي سير كان مرة أما الدنيا لا ما أبي عبرتي اللي ور بقرين